حاجی ئەسمان ماوەی 56 ساڵە لەگەڵ ئیشی هەویر دەست و پەنجەی نەرم کردووە و تەنها بە ئەندازەی چاوەکانی دەزانێت کە ئەو هەویرەی لە بەردەستیدایە چۆنە و لە چی کەمە. لە ڕابردوودا بۆ شێلانی هەویری نانەکانی سۆدەی بەکاردەهێنا، بەڵام ئێستا لە دوای زانینی زیانە تەندروستیەکانی لەسەر جەستە بەکارهێنانی سۆدەی کەم کردوتەوە. لە 63ەوە نانم کردووە تا ئێستش نانەوە. ئەو کاتە سۆدەمان بەکارهێناوە. ئەو کاتی کە منیشم کردووە هەم نانم کردووە هەم نانم فرۆشتووە هەم نان لە 63 من نانم خواردووە هەر سۆدەی تیا بووە. بەڵام ئێستش بە گوێرەی ڕێنماکانی قایمقامی سلێمانی کاگاوات زاریکردین کە سۆدەی تێنەگەین، بەڵێ ئێمەش بەو ڕێنمایانە پابەندین. سۆدا پێکهاتەیەکی کیمیاییە و بەکارهێنانی زیانی بۆ تەندروستی هەیە، لەبەر ئەوەی دەبێتە هۆی تفتبوونی خوێن کە مەترسی هەیە لەسەر دڵ و ئەندامەکانی تری جەستە و نەرمبوونی ئێسک و کلۆربوونی ددانەکان. هەروەها ڕێژەی مادەی سۆدیۆم زیاد دەکات کە لەوانەیە ببێتە هۆی بەرزی پەستانی خوێن و لاوازکردنی دڵ و تێکچوونی کردداری هەرسکردن. لەگەڵ هەموو ئەمانەشدا کاریگەری ڕاستەوخۆی هەیە بۆ زیادبوونی کێشی لەش. بەهۆی ئەو زیانە زۆرەی کە لە سۆدەوە بەجەستە دەگات، بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ماوەی چەند ڕۆژێکە بە بڕیارێکی فەرمی بەکارهێنانی سۆدەی قەدەغە کرد و بڕی خوێشی سنووردار کرد کە بۆ هەر کیلۆگرامێک ئارد تەنها 6 گرام خوێی دیاری کردووە. سەرۆکی لیژنەکانی قایمقامیەتی سلێمانیش لە دوای دەرکردنی بڕیاری قەدەغەکردنی بەکارهێنانی سۆدا لە نانەواخانە و سەمونخانەکان گەڕان و بە دوواداچوونەکانیان چڕتر کردووەتەوە و لەو ماوەیەشدا دەیان سەردانیان ئەنجام داوە و دەستیان بەسەر سەدان کیلۆگرام سۆدەداگرتووە. وەک لیژناوەشکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی ئێمە ماوەیەکی زۆرەوە توانین بڵێن چەند ساڵێکە هەوڵی ئەومانداوە کە ڕێگری بکەین لە بەکارهێنانی سۆدا، بەڵام بە شێوازێکی فەرمی و دوای ئەوەی کە نووسراوی فەرمیمان پێگەشت لەم بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە لە سەرەتای ئەم مانگەوە بە وردی بە دەقیقی ئێمە بە دوواداچوونی تەوامان کردو بۆ سەرجەم نانەوەخانە و فرنەکانی سەموو لە ناوشاری سلێمانی وا ڕێگریەکەین لە بەکارهێنانی سۆدا. قۆناغی یەکەمیشمان بریتی بۆ لەوەی کە ئەو ئاگاداریەمان پێوتون و بە نووسراو و بە شێوازی زارێکی ئەمە هەمویانمان ئاگادار کردوتەوە. لە ئێستاشدا هەتا ئێستا لیژنەکەمان لیژنەیەکی تایبەتمان هەیە، لیژنەی نانەوەخانە و فرنەکانی سەمون تا ئێستا دەستی گرتووە بەسەر بڕی نزیکەی 300 کیلۆ سۆدە کە بەکارهێنراوە بۆی کە بکرێتە ناو نانەکەەوە. بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و لیژنەکانی قایمقامیەتی سلێمانی بەردەوامن لە دەرکردنی بڕیاری پێویست بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان تاوەکو بە دووربن لەو مادە و خۆراکانەی کە کاریگەری نەرێنی لەسەر جەستە جێدەهێڵن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.